بسم الله الرحمن الرحيم. إيرا شويني دروس كردني بونا إيرا كشاري طائفة لا شاري طائف أو كسرداني طائف ما نكرد يكي لو شويناني كبسر ما نكردوا أو شوينيا كعتري لدروس ذكرت وحتى معملو كارجي دروس كردني بونا پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت 4 من سنن المرسلين شوار شدهن كلا سنتي همو پیغمبرانن یەکێک لەو شتانەی کە لە سنەتی هەموو پێغەمبەرانە هەموو پێغەمبەران بە سنەتیان زانیوە پێغەمبەر دەفەرمێ بۆنی خۆشەوە تا عەترە بۆیە پێغەمبەر فەرمووی ئەمن بۆنی خۆشم خۆش دەوێت بۆنی خۆشم خۆش دەوێت ئینسان وەختێک بۆنێکی خۆش دەکات بەڕاستی مێشکی ئارام دەبێت و دەرونیان مرتاح دەبێت ئێرە شوێنی دروستکردنی بۆنی خۆشە لە شاری تایف ڕۆ بەسەرمان کردەوە دیارە کە لە مەعمەلەکەی بۆنەکە دروست دەکرێت ئەوە لێرەش لەو دوکانەی بۆنەکانیان داناوە ئەو بۆنانەوە عەترەمووی عەترە و بۆنی خۆشەوە ماشەڵڵا ئینسان کە هەردێتە ئێرە مێشکی کاس دەبێت لە بۆنی خۆش و لەو عەترەی بۆنی خۆش پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەمن بۆنی خۆشم خۆش دەوێت فەرمووی 4 شت هەیە لە سونەتی هەموو پێغەمبەرانە صلی الله علیه و سلم یەکێک لەوانە بۆنی خۆشەوە تا عەترە سنەتی هەموو پێغەمبەران بووە و پێغەمبەر فەرمووی بۆنی خۆشم خۆش دەوێت ماشەڵڵا بۆنێکی خۆش و ئینسان مێشکی کاس دەبێت لە بۆنی خۆش لەو مەعمەل بۆنەی و لەو دوکانەشکە و بۆنانیان لێداناوە دێفرۆشن